بەڵێ پشەوێک دروست بوو و زیندانەکان خۆیان ئەگریانە ناو قوڵەکانی بەندیخانەکان بەردە و دەرەنجام ئەوەیەکێکش لە بەڵێن سزادراوان بەڕاستی بەهۆی ڕۆنی سوتاوە کە کردی بە سەرخوای محاولەی ئینتیحاری کرد و ئێستا ژێر چاودێریایە بەڵێ دوو کەس سووتان وەکو ئێمە وتمان بەڵێ پشێوەکە دروست بووە و ئێمەش بەڕاستی وەکو دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ ئاماژەمان پێ کردووە کە چاکسازیەکە ئەو ژمارەی کە ئیستیعابی ئەکات زۆر زیاتری تێدایە لەوەی کە ئێستا لە خۆی گوتووە لە ئەرزی واقع چونکە بەڕاستی ڕۆژ بە ڕۆژ ژمارەی سزادراوان لە زیادبووندایە کەواتە ئەو بینایی چاکسازی کە دروست کراوە بەقەدەر ژمارەی ئەو سزادراوانی کە ئێستا تایەتی ئیستیعابی ناکە بۆ نمونە ئەگەر ئێمە بینای چاکسازیەکە تەخمین بکەن بە وەرگرتنی 950 سزادراو ئەو تقریبا نزیکەی 2000 هەتا 2500 سزادراومان هەیە کە ئەمە بەڕاستی کاریگەری زۆر خراپی هەبووە لەسەر لایانی مرۆیی و لایانی یاسایی سزادراوان چونکە لەوانەیە هەم پێداویستی ژیانی ڕۆژانەیان وەکو پێویست بەرنەکەوێ و هەم ئەو سیستەمەی چاکسازی لەناو چاکسازیەکە وەکو پێویست پیادە نەکرێ ئەمانە وای لێکردوون کە بێبەش من لە زۆری مافەکانی خۆیان وەکو سزادرا و وەکو بەندکراو بۆیە ئەم پشێویە دەرەنجامی ئەو قەرەباڵغی و ئەو هۆسەی کە لەناو چاکسازیەکان هەیە دەستی پێکرد